من ساق سیارەکە بووم. ساڵێک لەمەوبەر محەممەد لەگەڵ باوکی و دایکی و خێزانەکەی و خوشک و برایەکی بۆ گەشت دەچن بۆ بناری قەندیل بۆ دێکەی خۆیان، بەڵام لە ڕێگا لاچیای کورتێک ئۆتۆمبیلەکەیان بەر بۆردومانی فڕۆکە جەنگیەکانی تورکیا کەوت و 3 ئەندامی یەک خێزان شەهید بوون و 5 ئەندامی هەمان خێزانیش بریندار بوون. محەممەد ئێستا خاوەن پێداویستی تایبەتە و خۆی و خێزانەکەی و مناڵەکەی لە هەمان ئۆتۆمبیلدا بوون و کە باوکی و خوشک و برایەکی تیادا بوونە قوربانی. ئەو دەڵێت بەهۆی کاریگەری برینەکانی ناتوانێت هیچ ئیشوکارێک بکات و تا ئێستا هیچ کەسێ لەلایەنی پەیوەندیدار پەیوەندیان پێوە نەکراوە و هیچ قەرەبوویەکیش نەکراونەتەوە. هەر 1 ساڵە لە ماڵەوە مەڕۆڵای هیچم بۆ ناکردن، ناتوانم جستەی من بۆ ئەو ناوێت وەکو لاخم ناتوانم، مێشکم ناتوانم بیستنم هەر یەک گوێ کەمێکە زیکێک لە ناوێشکمدا ئێستا هیچ کەسێک لەو خەڵکە ناتوانانی بەرگی یەک چرکەی ناگری وزکەی لە تاوەکو ئێستاکەم ئەو قسەی دەکەم کە 1 ساڵی بەستا تێبڕی هیچ کەسێک هیچ بە پرسێک بە نقطەیەکیش نەهاتوو بۆ لامە نە تەلەفۆنی بۆ کردی نە سەرێکی لێداوین هەر لە حکوومەتی هەرێم لە پاکەکە لە هەموو هیچ کەسێک لای خۆمان نەدیوە تا ئێستا. بەڕاستی ئەوەندەی خەفەتمان لەو ڕوودا خواد و ئەوەندەشمان لە حکوومەتی هەرێمی کوردستان خواد و هەتا ئێستا هیچ شتێکی بۆ ئێمە نەکردو، هەتا ئێستا لە ئێمەی نەپرسیوەتەوە هیچ قەرەبوویەک هیچ شتێکی بۆ ئێمە نەکردو. پیاوەکەم هۆ 1 ساڵە لە ماڵەوەیە هیچ ئیشێکی بۆ ناکرێ. ینی ئەمڕۆ بۆ هەمان مەبەست بەشێک لە کەسوکاری بریندار و قوربانیانی بۆردومانەکەی چیای کورتەک هاتوون لەسەر گۆڕی قوربانیان یادی کارەساتەکە دەکەنەوە و دەڵێن لە کاتێکدا یادی ئەو کارەساتە دەکەنەوە کە هێشتا دڵیان خوێنی لێ دەچۆڕێ و دەشڵێن ژانی بەشێک لە هاوڵاتیان لە مەترسیدایە و پێویستە حکوومەت هەوڵی جدیان بۆ بدات بۆ ڕاگررتنی بۆردومانەکان و داواش دەکەن قەرەبووی زیان لێکەوتوان و کەسوکاری قوربانیان بکرێتەوە. ئێمە کاتێک ئەو بەیاننامەیە دەخوێنەوە هێشتا دڵمان خوێن لێ دەچۆڕێ و بریندارەکانیشمان هەموو ڕۆژێک ئاهی ئازار هەڵدەکێشن. مەخابن حکوومەتی هەرێمی کوردستان و پەکەکە لە ئاست ئەو ڕووداوانە کەم تەرخە من وەکو کەسوکاری خانەوادەی 3 شەهید و بریندارەکانی کورتەک داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین قەرەبووی بنەماڵەکەمان بکاتەوە و فشاریش بکات لەسەر دەوڵەتی تورکیا بە مەبەستی ڕاگررتنی بۆردومانەکان. چالاکوانانی مەدەنیش دەڵێن حکوومەت و حیزبە دەسەڵاتدارەکان لە پێناو پاراستنی بەرژەوەندی تایبەتەکانی خۆیان بێدەنگیان هەڵبژاردووە و دەشڵێن پێویستە سکاڵا لە دادگای نێودەوڵەتی لەسەر تورکیا تۆمار بکرێ لەسەر ئەو هێرش و بۆردومانانە و کرانە ئامانج و قوربانی هاوڵاتیانی مەدەنی. ئەمە ترسی گەورە لەسەر ژیانی هاوڵاتیان دروست بووە دروستیش دەبێ ئەگەری هەیە لە داهاتوودا سیڤیلی هاوڵاتی زۆر زیاتر بێتە قوربانی و فڕۆکە جەنگیەکان تورکیا بەبێ خەوف و بەبێ گەڕانەوە ناو ئاوەیەکانیش بۆردومان دەکەن کە ئەوە هۆکاری سەرەکی ئەوەیە کەم دەسەڵاتە نەیتوانیوە بە جددی ئیدانە هێرشەکان تورکیا بکە و لۆمەی نەکردووە و فشاری لەسەر دروست نەکردووە لە پێناو پاراستنی مەساڵح و بەرژەوەندی حیزبی خۆیان. ئەوەی کە لە کوردستان و لە عراقیش پێی دەگوترێت مافی گشتی یان داواکاری گشتی نەک هەر بە مافی خۆی هەڵنەستاوە بگرە بووەتە داردەستێک بەدەستی دەسەڵاتدارانەوە لەسەر شتی کەمبایەخ و کە هیچ ڕۆڵێکی هیچ کاریگەری لەسەر ژیانی خەڵک نیە دێنە وەڵام بەڵام کاتێک خێزانێک بە تەواوی لە بین دەچێت لە بەرامبەر بۆمبارانی دەوڵەتێکی داگیرکەر ئامادە نین ئەو دۆسیانە بجوڵێنن. بەهۆی بێدەنگی حکوومەتی هەرێمی کوردستان و بە بیانووی بوونی چەکدارانی پارتی کرێکارانی کوردستان کەم ڕۆژ هەیە هاوڵاتیانی سەر سنوورەکان گوێبیستی دەنگی فڕۆکەکانی تورکیا نەبن. ئەمە لە کاتێکدایە زۆرترین ئەوانەی دەبنە قوربانی لەو هێرشانەدا کەسانی بێچەک و مەدەنی و گوند نشینانن سەرڕای پێشلکاری بەرامبەر سەروەری خاکی هەرێمی کوردستان. بەڵام تورکیا لەسەر بۆردومانەکانی بەردەوامە. لا دەڤەری ڕاپەڕینەوە ڕێنازەر سەلان کەناڵی ئاسمانی پەیام.